ئیتتەواو بەیانی لە چک نامێنێ خواحافیز ئەگەر لە چکێک بۆ خوا بێ خۆداپۆشینێ بۆ خوا بێ لە ئاهەنگەکانە لا نابرێت کەسێ بۆ خوا بژی ئامادە نێ بچی بۆ شوێنەکە کۆمەڵە کەسێکی تایە ژن و پیا هەمووی ڕەقسەکە و هەڵە پەڕێ گۆرانی دەڵێت و گوێ لە گۆرانی دەگرن هەڵە بدەبەزنەوە ئەوە شەخسیەتی تۆی دەشنا ئەو مەجلیسانەوە تو ئەهلی مزگەوتی ئەوە شەخسیەتە لەگەڵ کۆمەڵە کەسێکە یەوکو مناڵ هەڵە بەزنەوە ڕەقس ئەکەن ئەی شەرم لەخوا ناکەی خۆ من بتبینم شەرمەکەی خۆتە شاریتەوە ئەی شەرم لەخوا بۆ ناکەی من چی بەتا لێم بترسی شەرم لە من بکەی بێگومان ساڵێک لە تەمەنمان ڕۆشت بەیانی کۆتا ڕۆژی ئەم ساڵەیە ساڵێتر لە تەمەنمان ڕۆشت و ساڵێکیش لە مردن نزیک بووینەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێکمان هەڵەپەڕین هەندێکمان ئاهەنگ ئەگێڕین و ئەڕۆین بۆ ئاهەنگ هەندێکمان بێئاگاین بێگومان لە مردن گۆرانی دەڵێن و گوێ لە گۆرانی دەگرین چونکە سەری ساڵە خۆشتان باش دەزانن کە ڕۆژ بە ڕۆژ لە مردن نزیک دەبینەوە واللهی ئەگەر ترسی خوا لە دڵتان نابوایە ترسی عەزابی خوا لە دڵتان نابوایە ئەو کەسانەی کە هەڵدەپەڕن دەڕۆن بۆ ئاهەنگەکان گەنجە خۆشەویستەکان گوێ بگرن مەڵێن وعدمان بە فڵان کەس داوە دەبێ بڕۆین وعدتان بەخوا داوە پێش ئەوە ئیاکە نەعبود خوایە وعد و پەیمان بێ بەس تۆ دەپەرستم بەشداری لە ئاهەنگێکە مەکە کە عیبادەت نییە گوناه و تاوانە کە سەرپێچی فەرمانی خوایە هەمومان حەزمان لە خراپەیە وەکو نەفس جا تۆ نەفسی خۆت نەکوژی نەفسی خۆت نەخەیتە ژێر پێتەوە چۆن بەتەمای بەهەشتی مەڕۆن بۆ شوێنانە شوێنی ئاهەنگەکان ئەگەر بمری سوێن بەخوا ئاخر شەڕە بیت لە ڕێگای هاتن و چوونەوەشدا بمری بە ئاخر شەڕ بوویتە چونکە بۆ خوا نەچوویتە ئەمە تونوتیژی نییە ئەمە دینە برای خۆشەویستم خوشکی بەڕێزم ئاگادار بن خۆتان ڕوت مەکەنەوە ئیتتەواو بەیانی لە چک نامێنێ خواحافیز ئەگەر لە چکێک بۆ خوا بێ خۆداپۆشینێ بۆ خوا بێ لە ئاهەنگەکانە لا نابرێت کەسێ بۆ خوا بژی ئامادە نێ بچی بۆ شوێنەکە کۆمەڵە کەسێکی تایە ژن و پیا هەمووی ڕەقسەکە و هەڵە پەڕێ گۆرانی دەڵێت و گوێ لە گۆرانی دەگرن هەڵە بدەبەزنەوە ئەوە شەخسیەتی تۆی دەشنا ئەو مەجلیسانەوە تو ئەهلی مزگەوتی ئەوە شەخسیەتە لەگەڵ کۆمەڵە کەسێکە یەوکو مناڵ هەڵە بەزنەوە ڕەقس ئەکەن ئەی شەرم لەخوا ناکەی خۆ من بتبینم شەرمەکەی خۆتە شاریتەوە ئەی شەرم لەخوا بۆ ناکەی من چی بەتا لێم بترسی شەرم لە من بکەی بۆی ئاگادار بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانە خوتبەی بۆیانەدا وەک لە صحیح بوخاریە هاتووە فەرمی والله لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا والله ئەوەی من دەیزانم دەربارەی ترسی خوا دەربارەی ترسی ڕۆژی قیامەت و ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت والله ئەوەی من دەیزانم ئەگەر ئێوە بیزانن والله بە کەمی پێئەکەنن نەک هەڵەپەڕن هەر بە کەمی پێئەکەنن بەس زۆر دەگرین ئەوەی من دەیزانم دەربارەی ڕۆژی قیامەت ئێوە بیزانن هەر دەگرین کەم پێ دەکەنن سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک گوێیان لەم قسانە بوو هەموویان دەم و چاوی خۆیان داپۆشی هەموویان دەگریان هەموویان دەم و چاویان داپۆشی هەموویان سەریان داخست بە گریانەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بەهەشت و جەهەنەمم بینی والله ئەوەی من بینم ئێوە بیبینن بەخوا بە کەمی پێکەن سەحابە هەموویان دەستیان کرد بە گریان تۆش ئەچی هەڵەپەڕی کەسێ دەڵێ خوا کوڕی بووە خوا لەدایک بۆ تۆش ئەچی هەڵەپەڕی هەر ئاهەنگێک بێ نەک سەری ساڵ نەک نەورۆز هەموو کاتێک نەک شایی هەرچی شتێک ناشەرعیە مەیکە ئەنجامی مەدە شەرم بکە لەخوا بترسە واللهی کەسانێک هەبوون لە سەرەتای ساڵی 2022
چون بۆ ئاهەنگی سەری ساڵ لە نەورۆزە لە هەموو شوێنەکانە خۆیان بادا و ڕەقسیان کرد و هەڵپەڕین، قژیان چاک کرد، سەریان ڕوت کرد لە ئافرەتان. ئێستا هەمویان لەژێر خۆڵدان نەگەشتنە ئەم ساڵی تر. چەند کەسە بوون پارەکە لە ئاهەنگە هەڵەپەڕین، ئێستا لەژێر خۆڵدان. سوێن بەخوا پەشیمانن، زۆریش پەشیمانن لەوەی کە لەژێر خۆڵدان ئەوان. بەڵام ساڵی پێشوو پارەکە ئەم کاتە خۆیان حازر کردو بۆ هەڵپەڕکێ، بۆ ئاهەنگ، بۆ حەفلە، بەڵام ئێستا لەژێر خۆڵدان. پەشیمانن یا پەشیمان نین؟ کێ دەڵێمە ئاخر ساڵی ئێمەش نییە؟ 2023 کێڵێ کۆتا ساڵی هەندێکمان نییە و دڵنیاش بە کۆتایی هەندێکمانە. کەواتە ئاگاداری خۆت بە، نەگەشتن بە ساڵی ترکە ئەم ساڵە. ئێستش خەڵکی خۆی حازر کردو، بەڵام بەخوا بەیانی کۆتایی بە ژیانی دێ، ئەمڕۆ کۆتایی بە ژیانی دێ. بۆیە برا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکانم، شەرم لە خوا بکەن، لە خوا بترسن، مەڕۆن بۆ شوێنێک کە سەرپێچی فەرمانی خوای تێ ئەکرێت. تۆ عیبادەت بۆ خوا دەکەی، تۆ سەری بەندایەتی بۆ خوا کەچ ئەەکەی. مەڕۆ بۆ شوێنانە وعدت بە خوا داوە، پێشەوەی وعد بە برادر بدەی، وعدت بە خوا داوە هەتا مردن عیبادەتی بۆ بکەی. هەڵپەڕکی عیبادەت نییە. لەگەڵ کەسانێکا بی سافیرە و بێپۆشتە عیبادەت نییە. لەگەڵ کۆمەڵە پیاوێکا بووی قاش تووکاوی هەت شۆرتێکی تەنیکیان لە پێدایە، لە ژوور ئەژنۆیانەوەی قاچیانەوە ناشرینە، تۆ لەگەڵ ئەوانە هەچی حەفلەکەی هەڵک ئاهەنگە گێڕی. شەرم لە خوا بکە، مەڕۆ بۆ شوێنانە لەبەر خاتری خوا. لەوانەیە بەهۆی وازێنانە لە تاوانی ئاوا دەخوا لێت خۆش بێ بخاتە بەهەشتەوە، دووری مەکرە.